لە سڵاوتان لێبێت و لە شارپرێسەوە ئەم کاتتان باش ماوەیە کە لەسەر ئاستی سیاسی بەشێک لە بەرپرسانی سیاسی و حیزبی و هاوکات بەرپرسانی حکومیش دەیان شاردووەتەوە بە ئاشکرا باز لەوە دەکەن کە گەلە کۆمەیەک یاخود مەترسیەکی گەورە لەسەر هەرێمی کوردستان دروست بووە. ئاخۆ ئەو مەترسیانە لە چ ئاستێکدان حکوومەتی هەرێمی کوردستان یاخود قوارەی هەرێمی کوردستان تا چەند دەتوانێت تەحەدای ئەو مەترسیانە بکە. ئەو مەترسیانە سەرچاوەکەیان لەکوێوەیە، چۆن هەرێمی کوردستان دەتوانێت ئەم قۆناغی کە وەک ئەوان دەڵێن بە قۆناغێکی مەترسیداری دەزانن چۆن تێپەڕێنێ. لەبارەی ئەمەوە گفتوگۆ لەگەڵ میوانەکەم بەڕێز ئاری هەرسین ئەندام پەرلەمانی پێشووی پارتی لە پەرلەمانی کوردستان دەکەم کە لە سیتەکەوە لەگەڵمانایە. سڵاوت لێبێ کاک ئاری، ئەم کاتت باش. ئەمەوێ بزانم کەشوهەوای سیتێکی چۆنە. سڵاو لە بەڕێزیشتان. وەڵی هەوایەکی یعنی بڵین کزەیەکی تۆزە ساردی هەیە، تەوان هین ئاسمان سافە و دەروبەریشمان شاخەوەی تر پەڵە بەفری پێوەیە هەتار دووتر بکەیتەوە لێرە بەفر زیاترە تەبعاً. بەس یعنی شوێنەکەی من لە شوێنەکەی تۆ خۆشترە. زۆر باشە، بەخۆشی بێ، کاتێکی خۆش بەسەربەری هەڵبەت دوای بەرنامەکە. لە دوای نووسینتا لە باز لە مەترسیەکی گەورە گەلە کۆمەکێکی گەورە لەسەر هەرێمی کوردستان دەکەیت و ئاماژە بۆ ئەوەکەی کە لەلایەک تورکیا، لەلایەک ئێران، لەلایەک عێراق هاوکات لە ناوخۆش هێزە سیاسەکان جۆرێک لە پەرتەوازەییان تێدایە. ئەمەوێ وردەکاری ئەو هەموو مەترسیە بزانم کە جەنابەت هەستت پێ کردووە. بەڵێ خۆی تەوان زۆر سپاس. تۆ خۆشە وەکو سحوفیە کە متابعاکەی، یعنی زۆر زۆر ئاسانە ببینی فعلا ئەو شتانە هەیە. یعنی هەم ئێران هەم تورکیا بەبێ پرسی کەس و بەبێ مۆڵەت و بەبێ ئیجازە هەر کاتێ بیانێ یەنە ناو هەرێمی کوردستانەوە بە تیارە بردومانەکەن، بە تۆپ ئەیکەن، مەفارزی مەخفی خۆیانە نێرن، لەوانەیە بڵین کارمەندی هەواڵگری شتیوان بە ئارزوی خۆی بێت و بڕوا. ئەمە یەک. لەسەرێکی ترەوە ئێمە بەحساب بەشێکین لە عێراق، ئەوە وەزعمانە لەگەڵ حکوومەتی مەرکەزی. ئەوە پەکەکە منطقەیەکی زۆری داگیر کردووە. یعنی من کورتەی وتارەکەی خۆم عەفو داوای لێبوردنەکەم جای تێ ئەڵێمەوە زۆر بە کورتی. ئەو پەکەکەیە منطقەیەکی زۆری بڵین کوردستانی عێراقی داگیر کردو، حساب نەبوو حکوومەتەکان، نەبوو یەشێتی، نەبوو پارتی، نەبوو کەس جگەلەوەی تەنزیمینی هێنی هەیە. ئەوە شنگاری داگیر کردو وەکو جزیرەیەکی بچووک خۆی حکومیەکە. یعنی ئەوەش وەزعی لایەنەکانی ناو حکوومەتەوە بە تایبەتی ئێمە یەشێتی نیشتیمانی کوردستان کە دانومان پێکەوە ناکوڵێ، ناو نەتۆرە لە یەکتری ئەڵێین، بڕۆ سەری فەیسبوک کە بزانە هەوادارانی ئێمە چی بە یەکتریەکەن. یعنی وەزعێکی بڵین کە ئابەیەکی سیاسی ناخۆشە. بۆیە من لە وتارەکەمە کە یەک پاراگرافە نووسیومە ئیجالەتەن ئینسان پێویست ناکە کە عەبقەری بێ لە بواری سیاسیە بۆی نەتیجە گیری بکە یا پێشبینی بکە هین عەجەبە ئەم هەرێمە بەرەو چۆچێ. باشە، مادام پێویستی بە عەبقەری بوون نییە، ئەمەوێ بۆ چوونی تۆ بزانم لەبارەوەی کە هەرێمی کوردستان لەناو ئەم هەموو مەترسیایە کە وەک خۆت دەڵێیت هەمومان بەڕۆنی هەستی پێ دەکەین. هەڵبەتە مەبەستەکەمەوە نییە جەنابەت عەبقەرینیت بە قسەکەم ئەوانە ڕوا، بەڵام وەکو سیاسیەک ئەمەوێ وردەکاریەکەی بزانم. یعنی ئەمەوێ بینەرەکانم هاوڵاتێکی ئاسایی کە ئێستا لە ماڵەوەیە وردەکاریەکەی بزانێ هەرێمی کوردستان ئێستا بەرەو کوێ ئەچێ لەناو ئەم هەموو مەترسیە. بەدڵنیایە من عەبقەرینیم، خۆمدانی پیانێ، مۆژ عیبە نییە. ئەزانی لە باشترین حاڵەتە ئەوەیە ئەم هەرێمی کوردستانە بێ بە دوو هەرێم، نابێ بە دوو ئیدارەی، لەبێ ئێستا دوو ئیدارەی هەیە. ناشبێ بە یەک ئیدارە لەبەرەوەی ئێمە مڕوونەتمان نییە و لە بەرامبەر یەکتریا پشومان درێژ نییە، ناتوانین بەیەکەوە ئەم منطقەی خۆمان هەرێمی کوردستانی عێراق بەرین بەڕێوە. لە باشترین حاڵەتە بەڕێی منە بێ بە دوو هەرێم. بۆچی لە باشترین حاڵەتە بێتە دوو هەرێم؟ ئەیکاتە لە خراپترین حاڵەتە بەرەو کوێتێت؟ خراپترین ئەوەیە کە هەر قەوارەکە هەڵەوەشێتەوە و جارێکتر ئەچینەوە سەر زەمانی پێش ساڵی 91، یعنی محافظەی سلێمانی هەولێر و دۆک و بەڕێی من ئەوانەی کە لە بەغان بڵێن قەواری هی پارێزگا بە هەڵەبجەش ڕەوا نابینن. هەڵەبجە بێتەوە بە قەزاوەچێتەوە سەر سلێمانی و سێ پارێزگا بێت و
ئیتر ئێمەش 100% جارێکی دەچینەوە ژێر دەسەڵاتی هی عەرەب لەبەغا حکومی ناوخۆیی بۆچی ئێمە لە دوای 30 ساڵ گەیشتونێتەوە دۆخێکی لەو شێوەیە کە جەنابەت ئاماژەی پێەکەی ئەزانی خۆی لە مەسایلی سیاسی ئاوا بزانم متفقی لەگەڵما دووشت دەورە بینێ وەزعی ناوخۆیی وەزعی دەرەکی ئەوەی زیاتی و مۆزوعیشی پیاڵێن هەنێ کەس ئێمە ئەو نەهامەتیانەی کە بەسەرمانیە ڕاستە خەڵک هەبوون فێڵیان لێ کردوین هەتا زلهێزەکان وەکو ئەمریکا و رووسیا ومانە داگیرکەرانی کوردستان بۆ نمونە لۆبیە گەورەکانی شەریکاتی نەوت و نازانم چی ئەومانە بەڵام لە هەمووی خراپتر و خەتەرتر ئەوەیە کە ئێمە لەناو خۆمانە یەک نەبووین ئینجا من ئەگەر ئیزنم بەی من زاکیرەی تۆ ئەجەڕمەوە بۆ 200-300 ساڵەوە پێش هەر لە زمانی ئەماراتەکانەوە سەیری ئەتواری سیاسی ئێمە بکە بەبەردەوام ئەوەی کە زەرەری لیاوین ئەوەی ماڵی وێران کردوین ئەم پەردەوازەی چەند بەرەکی و ئەمانە بووە ئێستاش ئەوە لە ئارایە اینجا ئایتر زۆر بە سادەی پێم وتی تەوان بەڵام نەبوونی یەک ڕێزی نەبوونی یەک ئەجندای هاوبەشی نیشتیمانی چکە کە تۆ ئەجندا هەبوو کاتە بەرنامەی سیاسیش دەبێ هاوبەش ئەمانە غایبە نییە ئێمە هەریەکە بڵێن ئەجندا و بەرنامەی خۆمان هەیە ڕازیش نین لە دەوری مێزێک بەدڵێکی پاکەوە بە حوسینیەتەوە دابنیشین ئەم بەرنامانەی خۆمان دەمچکەین بیانکەین بەیەک لە پێناو سەرفرازی خاچی پیرۆزی کوردستان و میلەتەکەی خۆمان لە ماوەی ڕابردوودا لە چەند هەفتەی ڕابردوودا چەندین ڕۆژانە چەندین بەرنامەم کردووە لەگەڵ بەشێکی زۆر لە سیاسیەکانی هەرێمی کوردستان ئەندام پەرلەمانەکان و حیزبیەکانیش شتێکە بۆ من مای سەرنجە هەموو ئەو میوانانەی کە لە بەرنامەکەی مندان باز لە یان جەخت لە یەک ڕیزی دەکەنەوە هەمیشە بۆ هەر کێشەیەک دیسان جارێک ترەگەڕێنەوە سەر داواکردنی ئەوەی کە کورد دەبێت یەک ڕیز بێت باشە دوای ئەم هەموو ساڵە ئێستا کاتی ئەوەیە کە باسی یەک ڕیزی بکریا خود ئەبوو لە لانی کەم لە ماوەی 30 ساڵی ڕابردوودا ئەوە دروست بکرایە ئەزانی کاکە با من یەکشت بە برای خۆم بڵێم ئەم چیرۆکە دوور و درێژە 56 ساڵ عمرێتی یعنی 1964 ئەو کاتێک کە مەکتەبی سیاسی و جەنابی بارزانی مەلا مستەفا لێک ترازان لێک جیابوونەوە ئەو 4-5 ساڵە 70 بۆ 74-75 لێ دەرچێت ئەویش بە حکمت و بەزیرەشی مەلا مستەفا ئەجینا لە 64ەوە هەتا ئێستا ئێمە کەم جار بڵێن پشومان بە خۆمانەوە بینی و شەڕی براکوژی نەبوو بێ ئەگەر شەڕی براکوژی نەبوو بێ شەڕی سارتە بۆکو ئێستا یعنی هەتا ئەو مەسەلەی بەرەی کوردستانی نەیتوانی برینەکانی کۆنسار ڕێژکە نەیتوانی وامان لێ بکە سیقە بە یەکتری بکەین بە تاکید قسەکەی تۆ ڕاستە ئەبوایە بابەت چی پێ بڵێم ئەبوایە و کاتی کە کوردستان بڵێن ئەنفال کرا لە کاتی ئەنفالکردنی بەرزانەکانە لە ئەوڵی هەشتاکانە ئەبوایە ئێمە ئەم لولەی تفەنگەمان بە حاتی نەکردایەتە یەکتری بەس باشە ئێستا ئەمەوێ هەندێک لە ناو مێژوو بینە دەرەوە باسی واقعی ئێستا بکەین کێشەکانی نێوان هەرێم و بەغداد بەڕاست لەو ئاستەیە کە گەیشت بێتە بنبەست کەواتە ئێستا دۆخەکە گەیشتووەتە ئاستێک کە لە پێش ڕیفراندۆمیش خراپترە ئەگەر وایە بۆچی کورد ئێستا کارتی سەربەخۆی ڕیفراندۆمەکو دانی کەمەکو کارتێکی فشار بەکارنایەنێت باشە بەزم پرسیارێت تۆ دوو فەرع من لاوەڵیەوە دەست پێەکەم جارێ ئەمانەی کە ئێستا لە بەغا باسی ڕادەستکردنی نەوت وەمانەکەن ئێخۆ ئێمە پێش ڕیفراندۆمیش نەوتمانە فرۆشت مشکلەکە لەکوایە دوو لایەن هەبێ هەن دوو لایەنی سیاسی کە ئەبێ مفاوزە بکەن بێکەوە بگەنە نەتیجە بۆ ئەوەی لەم ئەزمەیە لە عێراق ڕزگارمان بێ لایەنی یەکەم کووردە یا بڵێن بانەڵێم کورد ئەو کاتە حسابمان بۆ تورکمان و مەسیحیۆمانە نەکردووە هەرێمی کوردستانە لایەنەکەی تر حکوومەتی مەرکەزیە شێفەی گەورە لەوایە نا لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان یەک ڕێزن و بە تایبەتی هەموویشەتی نیشتیمانی کوردستان عیب و شوورەیی نا لە بەغاش کۆدەنجی هەیە بەغاش تەقسیم بووە جگە لەوەی شیعە و سونە تەقسیم بووە شیعەکان لەناو خۆیانە تەقسیم بوون ئەمە جگە لەوەی لە عەرەبەکان تەقسیم بۆیان مەبەست دەنگی کوردە لەوێ نا هین عەرەبەکان خۆیان ئەنجا وەرە بێنە بەرچاوی خۆ دوو لایەن مفاوزاکەن بێکەوە ئێمەی هەرێمی کوردستان و حکوومەتی ناوەند هەرێکەی دوو نەک دوو باش کوڕە جاری وایە زۆر بەشن
ئێستا لە ناو شیعەکانە خۆ دوو بەشین زۆر بەشن ئەنجا وەرە پێم بڵێ بە چ منتەقێکی سیاسی خەڵک یا کێ هەیە چاوەڕێ بکە ئەم دوو لایەنە بگەن ئەنجام ئەو چۆن نەگەن ئەنجام باشە خەڵک چاوەڕێی چی بکات خەڵک وەڵاهی با من گلەیە لە خەڵک بکەم وەلو من وەکو سیاست مەدارێ وەکوی کە سیاست دەکەم و سیاستم کردو وەکو پێشمەرگە بووم لە خزمەتی میلەتەکەم ئاوام کردووە لە خۆشەویستی ئەم خاکە پیرۆزە بووە ڕۆژی هەزار جار حازرم خۆم بەم بەکوشت بەڵام با گلەیە لە خەڵک بکەم وشەی خەڵک یا شەقام من تێناگەم طبعا خەڵک حەقی خۆیەتی بۆ موچە بێتە سەرجادە هیچ مناقەشەیتیان نییە هیچ مناقەشەیتیان نیەوە بەڵام عەجەبا بۆچی خەڵک نایەتە سەرجادە بۆی فشار خاتە سەر ئێمەوەی شێتی بۆ یەک بین ئەی ئێمە ناڵێن لە پێناوی خەڵکە خۆیان ئەزانن بەوەی کە پێویستیان بەوە هەیە چاک ببن یەک ببن وەک خۆ دەڵێ بۆچی پێویستەکە بە فشاری شەقام بیکەن نایکەین لە بەری خۆ غەزەبی لێگرتوین ئەبێ فشارێکمان لەسەر بێت ئەم فشارە دوانە ئەگەر بیری بێن 98 فشارەکە مەدەلێنە ئاڵبرایت بوو ئەو بوو لە کۆشتی سپی جەنابی سەرۆک مام جەلال خوا لێی خۆش بێ لەگەڵ سەرۆک بارزانی هەردووچیان کۆبوونەوە و ئەو بوو شەڕەکە کۆتایی پێهات هیچ لایەنێک نییە منە دڵی بە کورد سووتێ ئێستا لە خۆمان بە قوتر بێ وەکو زلهێزەکان بەریتانیا فەڕەنسا رووسیا ئەمریکامانە ئەوەی ئێمە خۆش بێ بڵێ با بامانە بە یەک بێرم فشارێک بخەمە سەریان ئەمە یەک ئەینتەوە لەشی سوو وەکوتم خۆشمان خوا غەزەبی لێگرتوین ئەگەر ئێستا خوا غەزەبی لێ نەگرێ ئێستا تۆ لە لێواری کەوتنە خوارە و لە ناوچوو نایی ئەگەر ئێستا یەک نەگری کە یەکەگری یەک ڕێگە ئەمێنێتەوە ملت گڵۆپی سووری بۆ هەڵکا بڵێ ملت قبول ناکەم ئەم پەرتەوازەیە لە کوردستانە ئەبێ عیلاجی بکەی جا من لەو ڕوانگەیە بووتم باشە لە کاتی قسەکردن تا هەم لە کۆتایی قسەکان تا هەم لە ڕوخساری شتە ڕێک لە بێتەقەتی و بێزاریەکی زۆر هەستێم ئەمە پەیوەندی وڵاهی کاکە من دایم ئەوە یعنی زۆر کەس کەلێمە پرسێ سیحەتت چۆنە ئەڵێم ئەو کاتەی سیحەتی میلەتی کورد باش بێ منیش باشم بەڵام ئەو زانیاری کە جەناب فەرمووت ئێستا پێ دەڵێم ئەو زانیاری کە جەناب فەرمووت یەک شتە من ئەزانم کە ئیشێکی زۆر قورسە ئێمە و یەکێتی لە یەک بەلەما پێکەوە حکومڕانی ئەم وڵاتە بکەین ئەوە ئیسپاتمان کردیانەوە 28 ساڵە اینجا تازە بە تازەی هەندێک لە برابەر ڕێزەکانی ناوێکێتی نیشتیمانی کوردستان بۆیان ڕوون بۆتەوە دوای 28 ساڵ گەیشتونەتەوە قەناعەتەی وەڵام من لەگەڵ پارتیا حکومم بۆ ناکرێ با خۆم چم ڕاستەوخۆ پەیوەندی بکەم بە بەغا و مەسائلی خۆم لەگەڵەوە ببڕێنمەوە یعنی 28 ساڵ لە هەڵاکانی ناوێکێتی ئەو بۆچوونەی بە بۆچوونێکی زۆر ئاستنزم و لاوەکی وەسف کرد پێتان وایە ئەمە کامیان نمایندەی ڕاستەقینەی بۆچوونی یەکێتی ئەکات ئەوەی کە دەستی ڕۆ ینی ئەوەیان کە بە بۆچوونێکی پۆزتیفی ئەزانێت چوونەوە بۆ جەناب پیاوێکی خوێنەواری لە قسەی من تێگەی ئەوانەی کە دەستیان لە ڕۆڵەنەوەی نیشتیمانی کوردستان ئەوان بڕیار ئەیەن ئایا سلەیمانی ببێ بە هەرێمیشی سەربەخۆ عیلاقەی ڕاستەخۆی ئەوە بێتە ئەمری واقع آخر تۆ یەکشتم پێ بڵێ ئینسان دڵی پێی خۆش بێ من بڵێم نەخێر یەکشتم یەک دانە باشە چارەنووسی هەرێم بەرەو کوێ هەنگاوانێت وڵی چارەنووسی هەرێم ئەگەر ئێمە مڕونەتمان نەبێت دڵمان گەورە نەبێت لە ئاسی یەکتریا بەرەو چاڵێکی ڕەش ئەچی ئەو چاڵ ڕەشی کاڵێن لە هینا هەیە لە کاکێشانە هەیە کە هیچ کەس نازانی ئەو دیوی چیە هیچ کەس بەس ماڵ وێرانی بۆ کورتایە باشە من پرسیارێکم هەرێکە خۆت وتە دووفەر ئەوە بزانم وەڵامی فەرعیکیانەیەوە فەرعیکیان کە وەڵامەکەم وەرنەگرتۆ دووبارە بکەمەوە بۆ ئەوی وەڵامەکەم دەستکەوێت کورد ئێستا دەتوانێت کارتی ڕێفراندۆم و سربەخۆیی وەک فشار لە بەرامبەر عێراق بەکاربێنێت اینجا برا ئازیزەکەم ئەبەم وەزعی کە ئێستا هەیە کورد جارێ ناتوانێت بێکەوە دوو کۆبوونەوە بکە گەڵێم کورد بەسم ئێمەی شێتیە
ئەگەر بۆچی هەموو لە بۆتان و یەکێتیا کورت دەکەیت ئەزای نا سەیری ئەستەغفیرڵڵا یاخود مەبەستی ئەوەیە تەنیا کێشە لە نێوان ئێوە یەکێتی هەیە سەیریکە ئێستا بۆ نمونە ئەگەر کێشە لە بینی یەکگرتوو کۆمەڵا هەبێت ناخۆشە ئێمە خەمی پێخۆین بەڵام ناتوانێت کار بکاتە سەر وەزعی سیاسی و اقتصادی هەرێمی کوردستان بەڵام کە بینی ئێمە وەشێتی خراپ بوو لەبەری هەردووکمان لە دەسەڵاتین لەبەروی ئابووریمان بەدەستە لەبەری چەکمان پێیە لەبەری عیلاقاتی خارجیمان هەیە ئەمانە تەسیرەکە ئەنجا بێمە سەر جوابی پرسیارەکەی تۆ باش فەرموو دیسانە و بۆ هەزارمین جار من ئەو بەیتەی شکری فەزلی ئەڵێمەوە ئەزانی کە دەتوانین ئێمە ئەو تاپۆڕەشەی ڕێفراندۆم کە فعلا زۆر بە قیمەتە هەتا مردن شانازیەکەم کە دەنگم ماوە بە بەڵێ بۆ ڕێفراندۆم هەتا مردن شانازیەکەم بە مەسعود بەرزانیەوە لەبەرەوەی ئەمە بە جورئەت بۆ ڕێفراندۆمی کرد کەی ئەتوانین ئێمە ئەو تاپۆڕەشە بەکاربێنین شیعرەکەی شکری فەزلیت بۆڵێم ئەڵێ سەرەتای ئیش هەموو یەکبوونە ئەویش نابێ هەتا هەر برینێکە لەگەڵ تابوو ساڕێژینەکەی ئێمە و یەکێتی نیشتیمانی کوردستان بزوتنەوەی گۆڕان ئەو برا بەڕێزانی تر لە حیزبەکانی تر بەیەکەوە ئەتوانین تاپۆی ڕەشی ڕێفراندۆم بەکاربێنین بە شەرتێک یەک ڕێز بین یەک ئەجندای سیاسیمان هەبێ نێڵێن هیچ لایەنێکی دەرەکی بینمان تێک بە باشە مادام شانازیت بە ئیشەکەی کاک مەسعودەوە کرد یاخۆ شانازیت بەوە کرد کاک مەسعود ڕابەرایەتی ڕێفراندۆمی کردو بۆچی ئێستا کاک مەسعود ئەو ڕۆڵە گەورەیە ناگەڕێت لە کۆکردنەوەی سەرجەم هێز و لایەنە سیاسیەکان لەبەرەوەی لە دوای 16 ئۆکتۆبەر یعنی ئەڵێ زۆر ناخۆشە قسەیەکەم لە دوای 16 ئۆکتۆبەر ئەمە بەتاعن نایڵێم خوانە خواستە ئەمە بە زیموکردنەوەی شەڕی کۆن نایڵێم بەڵام لە دوای 16 ئۆکتۆبەر خۆی کلێنەکە چەند بوو 100 وەنگەی لێ هاو لە بینی هەمووی شەتی نیشتیمانی کوردستانە ئەجا ئەبێ ئەوە بڕەوێتەوە ئەوەش ئیشی ئەوێ ئەبێ لە ناوی شەتی نیشتیمانی کوردستانە ئەو خوشکوبرا بەڕێزانی کە لە سەرکردایەتین تێبگەن حیزب وەسیلەیە ئامانج نییە خاچی پیرۆزی کوردستان و گەلی کوردستان ئامانجن ئەبێ لە ناو ئێمەشە لۆبی بکەین و ئیشی بۆ بکەین بۆی کە ئەم مەسافەیە ئەم کلێنەی کە لە بینی هەمووی شێتیا هەیە نمێنێ بۆی بتوانین کرد ئەمە پرسیارە بکەم لەبارەی لۆبی دەرەوە نازانم لۆبیکردن بوو لە ناو خۆیان لە ناو خۆیان من پرسیارەکە ئەمەیە کورد کۆمەڵێک دۆستی زۆری هەبوو لەسەر ئاسی نێودەوڵەتی و هەرێمی دەگوترا ئەم دۆستانەی کورد ئەگەر لە کاتی تنگانەیە یارمەتینەیان کەواتە دۆست نین ئێستا دۆخێکی ئەوەندە خراپ بۆ خۆ دەڵیت لە هەرێمی کوردستان خەریکە دروست دەبێت دۆستەکانی کورد ئەوانەی دەرەوەی کوان لەکوێن جا من لە ژیانمە نەک ئێستا یعنی من لە 16 ساڵیمەوە سیاسەت دەکەم و پێشمەرگە بووم کاکاتە 40 ساڵ بۆ 1 سعات بۆ 1 چرکە بڕام بەوە نەبوو کە کورد دۆستی هەیە خەڵک دۆستی مەساڵحی خۆیەتی ئەمریکا ئینگلیس و فەڕەنسا و ئێران و تورکیا و سعودیا و ئیسرائیل و ئەمانە لەکوێ بزانن مەسلح لایەنە سیاسانی کە ڕابەرایەتی ڕێفراندۆمیان دەکرد بە دیاریکراوی پارتی دیموکراتی کوردستان و کاک مەسعودیش زۆر ئاماژەیان بۆ ئەوەیە کە ئێمە وڵاتانی دۆست وڵاتانی زلهێز چرای سەوزیان بۆ هەڵکردوین بۆ بابەتی ڕێفراندۆم لە کاتێکا پێچەوانەکەی ڕاست بوو ڕاستە کاتە فێڵیان لێکردین باشە سەرکردایەتی سیاسی کورد هێشتا نەگەیشتوتە ئەو باوەڕێی کە بەڕاستی دۆستەکانمان لەسەر بنەمای بەرژەوەندی تایبەتی خۆیان دۆستایەتیمانەکەن جا ئەگەر نەگەیشتی بینە ئەوە یعنی هیچ فێر نەبووین لە سیاست بەتەشید ئەو قسەی تۆ ڕاست وەڵاهی وەکو وتم جاری تر دووبارەیەکەم و ئەگەر نەگەیشت بین معناوی هیچ فێر نەبووین لە سیاست زۆر باشە بەڕێز ئاری هەرسین پەرلەمانتاری پێشووی پارتی دیموکراتی کوردستان لە پەرلەمانی کوردستان سپاس بۆ ئەو دەرفەتە و کاتێکی خۆش بینرانی بەڕێز ئێوە شەرشاد بن خواتان لەگەڵ بێت